ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ کێشە هەرێما کوردستانی نەتەنیا ئەون و ڤەکردنا فڕۆکەخانەیەن هەرێما کوردستانê û hinartina bûcê 2000 tên herêma Kurdistanê kêşên Kurdistanê masterin kêşên Kurdistanê divêtin Kerkûk vegeriyete ve ser herêma Kurdistanê û sinûrên herêma Kurdistanê bêne diyarî kirin û ew deverên kêşe li ser bihêne vegerandin bi herêma Kurdistanê û dan bû wê dengdana ku hatiye kirin li herêma Kurdistanê dan wê jî dan pêdanan bête kirin wê rêjeya ku notodil sedê bi belê denkîlan. Mafî Kurd zor leve gewretirek nehardinî mû çevkiranewê firokexane mafî Kurdewa ke Kurd debî ew ê xwe hebe dewletekî serbixwe çunge xelek setan hatidu la referandum dengê Kurd mafî zor xirawa debî Kurd dewlet serbixwe hebêt û Kerkûk şarê Kurdistaniya û debêt ziyatir Kurd mafî Kurd leve ziyatirek hebe nehardinî ke ebad delê mûçe firokexane û Kurd lew tişte zor gewretire من وەکو گەنجێک پێم وانییە مافی کورتەر ئەوە بێ فڕۆکخانمان کرا فڕۆکخانەکانمان کراونەتەوە و عەبادی موچە ئەنێریان ناینێرێت ئێمە ئازادیمان دەوێت دەمانەوێت سەربەخۆ بین ببینە دەوڵەتەکی ینی سەربەخۆ و بەعوڕێتی خۆمان بین و مافی کورد سەربەخۆیە مادەی سەد سل بێڕێتەوە پاشان ناسەدا دابڕێنداوەکانە هەموو شتێک موچە نییە مەتار بکرێتەوە خۆ مەتار چییە؟ ئەنی بەخۆی مەتار مافە شەرعی ملەتی کوردە نەکاری ملەتی کورد هەموو ملەتێک مافی خۆی هەیە ئێستا دەڵێن عەبادی 2000 معاشی 2000ی دەنێر یان فڕۆکەخانەکان بووە نەخێر مشکلێمە بەس فڕۆکەخانە نییە یان فڕۆکیان مشکلێمە بەس 2000 نییە معاشمان لۆ بنێری مشکلەکەیمە خاکە ئەمە خاکمان لێداگیر کرایە